زۆر باشە بەخێر بێنەوە چکە پرسە ئەوڕۆ باس لە سەرهەڵدانەوەی ڕێبازەکانی سۆفیگەریەکەین لە تورکیای هاوچەرخدا. تەمان لە تورکیا هاوچەرخدا ئەمە باسمان کرد لە ساڵی ڕابردوو بەتایبەتی لە مێژووی دەوڵەت عوسمانی باسمان لە سۆفیگەری کرد پێویستمان بە کۆمەڵێک بڵێنگەڕانەوە هەیە لە بۆی کە باسی لایەنی ڕێبازەکانی سۆفیگەری بکەین لە تورکیادا بەتایبەتیش لە ماوەی کۆماری هاوچەرخی تورکیا لە ساڵانی 1923 تاوەکو ساڵانی 1993 تاوان لەو کاتێمەکە بڵێنە خوێنین بەڵام پێویستمان بەوەیە بەتایبەتیش لە سەردەمی ساڵانی 1950 جارێشتر ڕێبازەکانی سۆفیگەری زۆر بە گەشاوەیەوە لە تورکیا سەریان هەڵدایەوە چکە پارتی گەلی کۆماری تورکیا کە لەسەر حکوم بوو ئەو با بڵێن ئەو ڕێبازەکانی سۆفیگەری غێری بەکتاشیەکان نەبی ئەگەرنە زۆربەی ئەوان کە قەدەغەی لەسەر دانابوون. طبعا لە ماوەی ئەو سەدانە لە ئیمپراتۆرەتی لە ماوەی ئەو سەدانی کە ئیمپراتۆرەتی عوسمانی حکومی جیهانی ئیسلامی هەروەها تورکیای کرد بەتایبەتی لە ئەناتۆڵ ژمارەیە کە ڕێبازی سۆفیگەری دەرکەوتن و هەندێکیان ڕابوون بە ڕۆڵێکی گەورە لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی ئەم وڵاتەوە و هەندێک مێژونوس فاکتەری دەرکەوتن و بڵاوبوونەوەی ڕێبازەکانی سۆفیگەری بە زۆری هەوادارانیان ئەگەڕێنەوە بۆ پەیوەندی پیاوانی ئاینی بەدەسەڵاتدارانی عوسمانیەکانە وە گۆڕینیان بۆ بەشێک لە دەسەڵاتی سیاسی. ئەو کات خەڵک بەگشتی ئەچوونە ژێر ئاڵای ڕێبازەکانی سۆفیگەریەوە. بەکتاشیەکان لە ڕێزی پێشەوەی ڕێبازە سۆفیگەریەکان بوون لە تورکیا کە داهاتن بەتایبەتی لە ئەنادۆڵدا کە زۆر بەربڵاو بوون. بە دامەزرێنەری ڕێبازەکە کە ناوی حاجی بەکتاشە نازناوێکی تورکیا بەمانای بیر دێتن واتە بەمانای یان گزارش دەکرێت لە ناوی میری شاخ یان میری ناوچە شاخاویەکان دێتنوە حتا تەمومژ و با بڵێن شاراوەی باڵی شێشاوە بەسەر کەسایەتی حاجی بەکتاش و ڕووداوەکانی پەیوەندیدار بە ژیانیانەوە باوەڕ وایە لە ناوەڕاستی چەرخی چواردەوە یان با بڵێن لە سەدەی چواردەمەوە ساڵانی 1950 کۆچی دوایی کردوێ و لە پەیڕەوانی بابا ئیسحاق بۆ حاجی بەکتاش کۆمەڵێک وتاری بە عەرەبی نووسیەوە دواترەوانە وەرجێدراون بۆ سەر زمانی عوسمانی دواتر تەمان بە شێوەی هۆنرا و پەخشانن دواتر ئەوانە وەرجێدراون بۆ تورکی نوێ یاخو با بڵێن خراونەتە سەر پیتی تورکی نوێ بۆ مریدە هاوچەرخەکان کێلەی تێبگەن و ئەمە بە بێجگەلەوەی کەەوە هەندێک بەڕاستیمی سادیان هەیە وەکو زیکردکردن جاجستاندنی مۆم لە کاتی زیکردکردندا وە خواردنێکی تەقلیدی و ئەنجامدانی جۆرێک لە سەمای دەروێشانە یان خوباڵن سوفیگەریانە و ئەمە بێجگە لە بەرکردنی جلوبەرگ و کلااوی تایبەت کە تایبەتە بە مریدەکانی حاجی بەکتاشی. پەیڕەوانی حاجی بەکتاشی جلوبەرگی سپی لەوارەکەن و خۆیان لە ڕەنگەکانی دی بە دوور دەگرن و حاجی بەکتاش لایەنگرانی ناردۆ بۆ ناوچە جیاوازەکان بۆ پەخشکردن و بڵاوکردنەوە ڕێبازەکەی لە ناو خەڵکیشداوە بەکتاشەکان ڕۆڵێکی گرنگیان جێراوە لە ڕێزەکانی سوپای ئەو کاتی عوسمانیدا کە سوپای کشاری بوو لە کۆمەلگای عوسمانیدا بە شێوەیەکی گشتی و بەکتاشەکان بە جۆرێک پەیوەست بوون بە کشاریەوە کە بە شێوەیەک لە دوای داناسان بە ئەسکەری بەکتاشی ئەسکەر بەکتاشی یان بەکتاشی یان جاهی با بڵێن چاغی یان بابڵێ کە پێیانە گوتن ناوەکانی بەکتاشی وە لە کۆتاییەکانی سەدەی 16دا بە شێوەیەکی فەرمی ناسان لەلایەن دەوڵەتی عوسمانیەوە و هەندێک لە بەکتاشەکان وێنەیەکی تورکی ئەبەخشنە ئاینی پیرۆزی ئیسلام و بەکتاشەکان تەچێ و خانەقەی خۆیان لە سەرانسەری ئەو کاتی ئیمپراتۆرەتی عوسمانیدا بڵاو کردبووە. بەکتاشەکان لە 16 هەموو ساڵێکدا ئاهەنگ دەجێڕن لە شارۆچکەی حاجی بەکتاش کە دەکەوێتە ویلایەتی یەنی شەهید لە دووری 180 کیلۆمەتر لە باشووری ڕۆژهەڵاتی ئەنقەرەدا. ئەوانە لە مەرقەدی یا با بڵێن مەرقەدی شێخەکان نزیکە بنەوە و پاشان دەستەکەن بە زیکر و لەسەر ئالەتی تەپڵ و ئامێرە مۆسیقیە کۆنەکان خوێندنەوەی قەسیدە و پیاهەڵدان و ئەوانە جلوبەرجی تەقلیدی خۆیان کە لە بەرەوە پێکاتوە کە لە کلااوێکی لولەیە کە بە 12 پێت بە جامانەیەکی سەوز دەورە دراوە لەگەڵ جەبەیەکی بەنفەزی یاخو با بڵێنەوەی کە لە لۆکە و یان با بڵێن لە خوری ئۆمانەوە دروستەکرێ و بە ڕەنجی سەوز کە نەخشێنراوە بە ڕیشاڵێکی تەپان دەور و پشتیشی یان پشتێنێکی
سەوز کە بە ڕیشاڵێکی ئاڵتۆنیدا ڕازێنراوەتەوە. ناوەندەکانی خاوەن دەسەڵات لە ئیمپراتۆرەتی عوسمانی بە تایبەتی خانەوادەی فەرمانڕەوای عوسمانی کە پەیوەندیدار بوون بە بەکتاشیەکانەوە، هەروە هەندێک لە سەرکردەکانی کۆمەڵی ئیتیحادی و تەرەقی بە تایبەتی تەلعات پاشاش بە موریدی ئەو تەریقەتی کە وزری ناو خۆی دەوڵەت عوسمانی ژوە موریدی ئەو تەریقەتی بەکتاشی بووە. بەپێی سەرچاوە تورکیەکان ژمارەی بەکتاشەکان لە ناوەڕاستی شەستەکانی سەدەی بیستەمدا گەیشتۆتە نزیکەی 13 میلیۆن کەس. بەکتاشی پلەکان هەتا بەرزبوونەوەیان با بڵێن بە شێوەیەکی پلەییە کە پێک دێ لەوانەی کە وەکو دەڵێ دەروێش و خەلیفە و شێخ. ئیتر بەکتاشیەکان خاوەن لە تورکیادا خاوەن هێزن لە کۆم جڤاکی تورکیدا، هەروەها بیرۆ باوەڕێکی باویشیە کە دەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە حکوومەتی کەمالی هەستا بە هەڵۆشانەوەی سەرجەم ڕێبازە سۆفیگەریەکان تەنها بەکتاشیەکانی هێشتبووە بۆ پێی وەکو شێوەی مەزهەبی ڕسمی دەوڵەت وابووە. سەرەڕای هەڵۆشانەوەی ڕێبازە سۆفیگەریەکان لەلایەن کەمالیەکان و لەو نێوەندەشدا بەکتاشەکان بە شەیەکانی بەناو بەڵام وەکو بەبێوی سانسۆریان لەسەر بیتن، بەڵام حکوومەتی تورکی لە پەنجایەکاندا بە تایبەتی حکوومەت تورکیا چاپۆشی لە چالاکی بەکتاشەکان کرد و ڕازی بوو بە دانانی یاسایەک حتا بۆ ئەو طریقەتە. لەو ڕێبازی سۆفیگەرانی کە بڵاو بوون و لە ئیمپراتۆرەتی عوسمانیشدا بە تایبەتی لە ئەنازۆڵ مەولەویەکان کەوانە دەگەڕێن و بۆ دامەزێنەری طریقەتی مەولەوی کە مەولانە جەلالەدین ڕۆمیە کە لە ماوەی ساڵانی 1207 تاوەکو 1273 ژیاوە کە باوکی لە منطقەی بابڵێن ناوچەی بەڵخا یان بابڵێن لە ماوەڕا ئەنناهر یا و دیوی ڕووبات لە ناوەڕاستی ئاسادا لەوێ کۆچی دوای کرد، بەڵام خۆی لە ساڵی 1212 دوای هێرشی خوارزمیەکان ئەوانە دێنە منطقەی ئەنادۆڵ بە تایبەتی لە سێوازدا لەوێ نیشتەجێ بە دواتر دەچێت تا شاری قۆنیا لە پایتەخت کە پایتەختی سەلجوقیەکان بووە. مەولەویەتیش لە قۆنیا بڵاو بووە لە شاری کۆنیا کە دەکەوێتە باشووری نزیکی بڵێن باشووری ڕۆژاوای تورکیاکە بڵاو بوونەوە بۆ هەموو ناوچەکانی دیکەی ئەنادۆڵ و هەتا ئەستەمبۆڵ و ڕۆملی با بڵێن منطقەکانی بەڵقانیش. مەولەویەکان تایبەتمەندن بەوەی کە لە ئاهەنگەکانیان بە جۆرێک موریدەکانیان بە شێوەیەکی بازنەی هەڵدەپەڕن لەسەر ئاوازینەی و دەف و جلوبەرگە پان و پۆڕەکانیان دەکەنەوە لە سوڕانەوەیەکی خێرا کە وەکو دەڵێنەوە هەڵپەرچەیەکی ئیلاهیە وەکو خۆیان بەڵێن. ئەو هەنگ جێران لە شاری خۆنی ئەنجام دەدرێت بە جۆرێک لا شێخەکان کە جەلالەدینی مەولانە جەلالەدینی ڕۆمیە و ئام ئاهەنگ جێران ماوەی 3 ڕۆژ دەخوانێت. مەولەویەت جەخت لەسەر چ دەکاتەوە؟ لەسەر کارکردن و فێرکردن دەکاتەوە. هەروەها لەو ڕێبازە سۆفیگەریانی تر کە لە تورکیادا هەبووە لەوانە ڕێبازی تەریقەتی نەقشبەندی دامەزێنەری ڕاستەقینەیان بە دینی نەقشبەندیە کە لە ساڵی 1398 زاینی دامردووە. ئەما وێرای ئەوەی کە ڕیشەی ئەو ڕێبازە دەگەرێتەوە بۆ چەرخی بۆ سەدەی 12هەمی زاینی واتە ساڵانی 1100 زاینی و ڕێبازی نەقشبەندی وەک شۆڕشێکی سۆفیگەری کە دیاردە و تەقالیدە سۆفیگەریەکانی کۆنی ڕەت کردەوە لە زیکر و خەڵوەت و کەرامە لە دیارترین و بەناوبانگترین سەردارانی نەقشبەندیەکان دوای بەهادینی نەقشبەندی عەبدوڕەحمانی جامی بووە بۆ کە پێڵەن شێخی جامی. نەقشبەندی بۆ یەکەمین جار لە سەدەی 15هەمدا هاتە نێو ئەنادۆڵەوە، دواترش ئەو ڕێبازە بە پلەی یەکەم لە ناو کوردەکانی تورکیا و کوردەکانی عوسمانیدا و کوردەکانی ئەنادۆڵدا بڵاو بووە. بەڵام لە سەردەمین دەسەڵاتی پەیدابوونی کەمال ئەتاتورکدا ڕێبازی نەقشبەندی قەدەغە کرا بۆ هۆی ئەوەی کەواز بەشێک لە شێخەکانی تەریقەتی نەقشبەندی سەرکردایەتی با بڵێن بزافێکیان نەکرێت لەوانە مەسەلەن شێخ سەعیدی پیران لە دژی دەوڵەتی کەمالیستی تورکیادا. هەروەها ڕێبازی تر لە تورکیا بوونە مەسەلێک لەوانە نورچەکان ئەوان پیانەگۆ نورسی کە گزارش بوو لە شێخ سەعیدی نورسی لە ساکە شێخ سەعید لە ساڵی 1973 لەدایکوە 1960 مردووە. تەمان پەیامەکانیان پێی بەخۆی نەینووسە با بڵێن گۆتیت یانە ئەو قسانێک کە کردێ پێڵێن پەیامەکانی نور ئێستا تقریبی لە 12 جڵدا بە کوردی شەیە کۆکراونەتەوە بڵاوکراونەتەوە. ئیتر سەعیدی نورسی هەڵسا بەخۆشی کوردە تەبان هەڵسا بە چالاکی سیاسی بەرچاو لە دوای
شۆڕش ئیتحادیەکان بە تایبەتیش لە دوای ساڵی 1970 بە جۆرێک لەگەڵ با بڵێن ئەوەی با بڵێن ئەو کاتیش بە تایبەتی لە ڕۆژنامەی بورکان لەوێ زۆر بڕوڕاکانی خۆی کە بڵێن بڵاوە کردەوە. تەمان ئەو یەک لەو کەسانە بوو کە زۆر بە توندی دەوەستایەوە دژی با بڵێن دژی کاریگەری یان با بڵێن چاکسازیکردن بە کاریگەری یاخۆ با بڵێن بە کەرستەی ئەوروپی و نورسی جارێشتر گەڕایە بۆ ممارسەکردنی چالاکی بەرفرەی خۆی لە پەنجایەکانی سەدەی 20ەمدا. یعنی با بڵێن تورکیا لە تورکیادا کە ئەو تەریقەتانە قەدەغەکرابوون کە بەڵام لە ساڵی 1950 کە پارتی دیموکرات لە تورکیا سەرحکوم ئیتر سەعیدی نورسی لەو ژێر دەستەی یاخۆ با بڵێن لەو چاودێری حکومەتنی حکوومەت کە لە زۆر جاردا لە دوورخرانەوەدا بوو لە ژێر چاودێری سیستەمی سەربازی و پۆلیسی تورکیادا بوو دوایەوە ئازادیە کە لە تورکیا بە پەراوێزێک دروست بوو ئیتر گەڕایەوە بۆ ئەوەی کەوا چالاکی و دەست بە کاری سۆفیگەری و بیرروڕاکان و بڵاوکردنەوەی بیرروڕاکانی بکاتن و تەمان لەو کاتیدا حکوومەتی تورکیا چاپۆشیە کرد لە سەدەمی پارتی دیموکراتدا لە چالاکیەکانی و هەروەها لە تورکیا طریقەتێکی ترشێ پێڵێن طریقەتی تیجانیەکان کە لە مەغریبی عەرەبی و مسر و لیبیا دەرکەوتووە و پشتیوان و لایەنگری خۆی هەبوو تەمان ئەو کاتیش لە تورکیادا طبعا ئەوانە یەک لەو کەسانە بوون ئەوانە زۆر طریقەتی ئەوانەی هەڵگری طریقەتی تیجانیەکان و زۆر هێرشانە کردە سەر پەیکەرەکانی ئەتاتورک و وەشکاندنیان ئەو و طریقەتی شتریش هەبوو لە تورکیا ئەو کاتی ئێستاشەیە کە بڵێن طریقەتی سلێمانجیە پێڵێن سلێمانجیە تقریبا ئێستا موریدەکانی لە ئەوەی گەشتە نزیکەی با بڵێن گەشتە نزیکەی تقریبی 300,000 مریدیان کە هەبوو لە تورکیای و ئەوانە بیرۆ باوەڕێکیان هەبوو کەوانە دایانگو ئەمە تورکیای لە علمانیەت و لە بیرۆ بێباوەڕی ئەوانە ڕزگارەکەین. طبعا ئەو سلێمانجەکان ئەوانە خولیان ڕێکە خست لە بۆ با بڵێن لایانی بڵێن پەروەردە و فێرکردن وەروە خوێندنەوەی قورئانی پیرۆز و هەر کەسێک ئەگەر لەو خولانە تەواو کرد بە ئینجا بە سلێمانجی دەناسرا و طبعا هەروەها دووڕێ بازی تر طریقەتی کەش هەبوون لە تورکیا و ئێستاش هەنە کە پێیان دەڵێن طریقەتی ڕوفاعی و طریقەتی قادری ئەوانش زۆر کۆنن و لە سەردەمی با بڵێن ئیمەکانی ئەربعەوە با بڵێن تایبەتی لەو سەردەمەوە سەریان هەڵدایە هاتوونە و لە تورکیادا و لە ناو جیهانی ئیسلامیشدا و دواتر لە تورکیا و لە سەردەمی دەوڵەتی عوسمانی و کۆماری تورکیا هەر هەبوونەوە تاوەکو ئێستاش با بڵێن مرید و منسوبی خۆیان هەیە. طبعا ئاینی ئیسلام ڕۆڵێکی گەورەی جێراوە لە ژیانی ئیمپراتۆریەتی عوسمانیداوە سوڵتانەکانی ئالی عوسمان نازناوی خەلیفەیان هەڵگرت بوو هەر لە سەدەی 16ەمەوە هەتا کۆڵۆشانەوەی خلافەتی عوسمانی لە ساڵی 1924 بەم شێوەیە سوڵتان لە خۆیدا هەردوو دەسەڵاتی دینی و دنیایی کۆکردبوو بە پایەکانی شێخ الئیسلام یەکسان بۆ بە پایی سەدڕی ئاعزەم لە ماوەی چەرخی هەژدەوە باڵن سەدەی هەژدەمەوە دەوڵەت وای لێ هاتەوە کە پێویستی بە فتوای شێخی ئیسلامە بێت بۆ هەستان بە هەر چاکسازیەک لە وڵاتەدا وەکۆمە لە دەرسی عوسمانی زۆر باسمان کردیا ناینەوە سەری بەڵام لەگەڵ سەرکەوتنی کەمالیەکان و دامەزرانی کۆمار لە تورکیا حکوومەت دەستی کرد بە پەیڕەوکردنی سیاسەتی بە سیکولارکردن یان ئەلمانیکردن بە جۆرێک وەزارەتی شەریعە و ئەوقاف و خوێندنگە ئاینی تەچێ و خانەقا سۆفیەکان و ڕێباز سۆفیگەریەکانی سۆفیگەری ئاینیەکانی ئیسلامی هەڵۆشاندەوە لە جێگەی ئەوە تا لە جێگەی وەزارەت هەڵۆشاندەوە و کاروبارێ نووسینگەیەکی دامەزان بناوی نووسینگەی کاروباری ئاینی و نووسینگەی کاروباری ئەوقاف کە هەردوو چەند ڕاستە خۆ سەر بە ئەنجومەنی وەزیران بوون و حکوومەتی کەمالی لە سیاسەتی ئەلمانیکردنە زیاتر لە هەشتمی ساڵی 1928 هەستا بەرابردنی دوو بەند لە دەستوری ساڵی 1920 کە تێیدا هاتبوو ئاینی ئیسلام دینی ڕسمیە لە دەوڵەتدا هەروەها ئەو گزارشتیان کەرابر کە تێدا هاتووە لە ئەرچی ئەنجومەنی نیشتیمانی گەورەیە کە پرەنسیپەکانی شەریعەتی ئیسلام جێبەجێ بکاتن یعنی و لە مادەی 26 دەستور تەبان لەوێەوە هاتووە و دیسان دەستکاری ئەو بڕگەیە کرد کە تایبەتە بە ئەدای سوێندی ئاینی لەلایەن سەرۆک کۆمارەوە کە لە مادەی 38 هاتبوو گۆڕا بە جەختکردنەوە لەسەر سوێند خواردن بە شەڕەف لە جیاتی سوێندی ئاینی کەواتە حتا سوێندی
سەرۆکۆماریشان گۆڕی کە بە قورئانی پیرۆزەی خوارد با بڵێن لە سوێندی ئاینیەوە گۆڕا بە سوێندەوەی کە بە سوێن بە شەڕەف ئەخواتن. شانی باسا هەنگاوەکانی ڕەتکردنەوەی خەلافەت کاتێک ئەنجامدرا کە بە تەواوی زیهنی خەڵکی بۆ ئامادەکراوە لە کاتێکی گونجاو دەگەڕا مستەفا کەمال بۆی ئەو بڕیارە بداتن. وێرایەوە کە مستەفا کەمال لە زۆر وتاردا ئاماژەی بۆیە کرد کە خەلافەت گرنگی و پێویستی بوونی خۆی لەدەستدا و لە هەمان کاتدا تەکیدی لەسەر ڕێزگرتن لە ئیسلام دەکردەوە. بەو شێوێ چارەنووسی خەلافەت یەکلایی بۆ پێشەوەی کە کۆمەڵێک لە ئەندامانی ئەنجومەن نیشتیمانی گەورە پرۆژە بڕیارێکیان پێشکەش کرد لە 3 ئازاری ساڵی 1924 کە ڕەتکردنەوەی خەلافەتی لەخۆ گرت لەگەڵ بۆ دەرنانی هەموو ماڵباتی عوسمانی بۆ دەرەوەی وڵات. سەرڕای ناڕەزای هەندێک لە ئەندامانی ئەنجومەن پەرلەمان بڕیاری هەڵوەشاندنەوەی خەلافەت و وەزارەتی ئەوقاف و ڕێبازە سۆفیگەریەکان و تەچە و خانەقاکان و دەروشخانەکانی دەرکرد. هەروە حکوومەتی کەمالی بڕیاری هەڵوەشاندنەوەی خوێندنگە ئاینی و ڕێخستنەوەی سیستەمی فێرکردنی لەسەر بنەمای علمانی و علمانیدا و دادگاکانی شەرعی لابرد و دادگای مەدەنی دامەزراند. و هەتا ئێمە باسمان کرد لە دەرسەکانی ڕابردوو و علمانی یەکێک لەو شەشپایی پێک دێنا کە بەرنامەی کاری پارتی گەلی کۆماری خوازی لەسەر جدا مەزرا بۆ کۆی کە پێمان گوتن یەک لە بنەماکانی دەوڵەتی کەمالیزمیان یەکێک لە بنەماکانی کەمالیزم چ بوو بە علمانیکردن یان سکولاریزم بوو لە تورکیا. و طبعا ئەوەش لە تورکیادا با بڵێن ئەو بەرنامەی کە لە ساڵی 1931 بڕیاری لەسەر درابوو ڕێشوێنی ئەلمانیەکان بە ئەلمانیکردنی تورکیاوە ئەلمانێتی کەمالیەکان بە شێوەیەکی سەرەکی ئامانج لێی ڕێگرتن بوو لە پیاوە ئاینیەکان و هێزە نەیارەکان لە بەکارهێنانی دین وەکو مێکانیزمێک لە دژی کەمالیەکان و وەسیاسەتی ئەلمانی کەمالیەکان. و بێجگەلەوە هەمان کاتیشدا ڕوبەڕووی ناڕەزایەکی بەهێز بۆ لە وڵاتاندا کە لەلایەن پیاوە ئاینیەکان و شێخانی ڕێبازی سۆفیگەریەوە کە سەرکردایەتی دەکرا بە تایبەتیش بڵێن تەریقەتی نەقشبەندی لەوانە شێخ سەعیدی پیران دژایەتێکی زۆری سیاسەتەکانی کەمالیزمی کرد لە تورکیا. ئەوان تەمەن گەشەی کرد گەشەی سند هەتاوەکو دوای کۆتایی هاتنی شەڕی دووەمی جیهانی و هاتنەکایی سیستەمی فرەحزبی و زۆرێک لەو پارتانی کە لە دوای شەڕی دووەمی جیهانی دەرکەوتن وەک پارتی نەتەوەی پارتی داد پارتی جوتیاران لە بەرنامەکانی خۆیاندا تەکیدیان لەسەر ڕێزگرتنی بیر و بۆچوون و فێربوونی ئاینی دانیشتوانەکەیان دەکردەوە. لە نێوانیاندا مەسەلەن پارتی ڕابوونی نەتەوەی لە بەرنامەکانی خۆیدا داوای هێنانەکایی یەکێتی ڕۆژهەڵاتی بۆ موسڵمانانە کردوە تەگەڕانەوە بۆ ئیمپراتۆرەتەکانی عەباسی و عوسمانی و ئومەویەکان. و لە ماوەی ساڵانی 1946 کۆمەڵی ڕێکخرا و کۆمەڵی ئیسلامی دەرکەوتن بۆ نمونە کۆمەڵی ئیسلام و کۆمەڵی پاکسازی. هەروها دووبارە ئەو ڕۆژنامە و گۆڤارە ئاینیانە دیسانەوە دەرکەوتنەوە کە کەمالیەکان قەدەغیان کرد لە کاتی گەیشتنیان بەدەسەڵات. لەوانە گۆڤاری مەسەلەن سەبیل و ڕەشاد و سەلامەت حڕ ئادەم ینی ئینسانی ئازاد حڕ ئادەم سەلامەت یعنی وەکو دەڵێ ئاشتی یان با بڵێن سەلامەتی سەبیل و ڕەشاد ئەمانە ئەو ڕێکخراوانە داوایان لە پارتی گەلی کۆماری کرد کە واز لە سیاسەتی بە علمانی کوردینی تورکیا بێنن و بەشداری بکەن لە کاروباری ئاینی و بیرروباوەڕی خەڵک بە پتەوکردنی بیرروباوەڕەکانی خەڵکدا. هەروەها داوای ڕەتکردنەوەی یاسا ئەلمانیەکانیان نەکرد لەگەڵ داوای پەروەردەیەکی نوێیانە کرد کە پەروەردەیەکی نوێ بیتن بە پەروەردەیەکی ئاینیەوە بیتن. و هەڵبژاردنەکانی ساڵی 1946 بۆ یەکەمین جار گەشەی ڕۆڵی ئیسلامیەکان لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی لە تورکیا بە دەرکەوتەوە. لە ناوان حتا لە ناو پارتی گەلی کۆماری تورکیادا خۆی تەوژمێک دەرکەوتن بە سەرکردایەتی حەمدوڵڵا سۆبحی و تەکە و ئۆغڵۆ تێکێلی ئۆغڵۆ و دوای داوای وەستانی دەوڵەتیان دەکرد لە تەداخلکردن لە بیرۆڕاکانی ئاینی خەڵکدا. بە دۆخی ڕوبەڕووبوونەوەی نێوان پارتی گەلی کۆماری و هەروەها هێزە ئۆپۆزیسیۆنەکان دوای شەڕی دووەمی جیهانی سەرکردایەتی پارتی کۆماری ناچار بوو بەوەی کە سیاسەتی ئەلمانی خۆی پێداچوونەوەی پێدا بکە هەروەها تۆزێک با بڵێن لەو قورسی بڕیارەکانی بەرەو سادەیی بباتەوە. بەم لۆژیکە حکوومەت بڕیاریدا لە ساڵی 1940 بۆ یەکەم جار لە کاتی دامەزرانی کۆماردا پارە زۆرێک لە بەخشینی دارایی تەرخان کرا بۆ کەسانێکەوە ئارەزوومەندن بۆی کە فەریزەی حەج لە مەککەی پیرۆز ئەنجام بدەن.
و لە کانونی ساڵی 1940دا با بڵێن خولێک ئامادەکرا بۆ ئامادەکارانی یاخو با بڵێن بۆ پێشنێشخان و پێشنێش خوێنەکان و وتار خوێنەکان و هەروەها لە شوباتی ساڵ 1940 بڕیاردرا کە مادەی ئاین لە خوێندنگا سەرەتاییەکاندا بۆ جارێشتر بخوێندرێتەوە کە دوای هاتن سەرحکمی کەمالیەکان ئەو مادەیە یان ئەو وانەیە قەدەغە کرابوو و حکوومەت خەرجی پیاوانی ئاینی گرتە ئەستۆی خۆی و مەزەرگە ئاینەکانی کردەوە بە ڕووی میواناندا هەروەها حکوومەت پێشوازی لە پرۆژە بریارێک کرد کە لەلایەن ئەنجومەنی زانکۆی ئەنقەرەوە پێشکەشکرا بۆ کردنەوەی کۆلێژی زانستە ئاینیەکان لە کانونی دومی ساڵی 1940دا لەگەڵ هەموو ئەمانشدا پارتی گەلی کۆماری تورکیا سەرکردنی بەدەستێنە لە هەڵبژانەکانی ساڵی 1950 کە لە ئایاری ئەو ساڵەدا ئەنجامدرا بۆی کە بە مەبەستی ئەوەشی کردبوو لە هەڵبژارنەکان جارێشتر بباتەوە ئاشکرا لە سەردەمی پارتی دیموکراتی تورکیا لە ساڵی 1950 کە ئەو پارتە گەیشتە دەسەڵات زیاتر نەرمونیان بووە خۆ با بڵین نەرم و بە کێشان بوو لە هەمبەر پرسی ئاینی لە تورکیادا و عەدنان مەندەریس کە سەرۆکوەزیرانی ئەو کاتی تورکیا بوو پێشوازی لە ڕۆڵی پیاوانی ئاینی کرد لە پەروەردەکردنی نەوەی نوێ بە گیانێکی دڵسۆزی بۆ نیشتیمان و شریعەت و گومان تێدانی ئەو سیاسەتەی پارتی دیموکرات لە تورکیا خاڵی نیە لە ئامانجی سیاسیدا یاخود با بڵێن خاڵی نەبوو لە بۆیە لێرەدا ئاماژە بەوتارێکی عەدنان مەندەریز دەکەن کە لە شاری ئەنتاڵیا لە ساڵی 1952 لە کۆبوونەوەیەکی جەماوەریدا وەک بەڵگەیەک لەسەر ئەوە خاتنانەی سەرەوە پێشکەشی کرد و لەو تارێ ئاماژەی بۆ سیاسەتی ڕوبەڕووبوونەوەی ئەلمانی کرد هەروەها دەستی کرد بە پرۆسەیەکی بەربڵاو لە دژی نەهجی ئەتاتورکی و ئەتاتورکی بۆ تۆمەتبار کرد کە وازی لە ئاینی پیرۆزی ئیسلام هێناوە و بێجگە لەوانە ئاماژەی بۆ کرد کە یەکەم هەم فەسادی بڵاو کردێتەوە هەم کافریش بووە و هەروەها یەکێک بەلەو کەسانی کە ڕەوشت و ئاکاری جوانی لە ناو گەنجانی تورکیادا لەبەر یەک هەڵوەشاندۆتەوە و بڵاوی کردوێتەوە و ئەم کارە هەر چۆنێک بێت با بڵێن لە ڕووی دیسکۆرسی حکوومەتی تورکیا وەکو گوتارێکی ئەوکو ئارگومنتێک هەنگاوێکی ترینە لەو بارودۆخی کە پێشتر ئەو جۆرە وتار و ئەو جۆرە قسەکردانە بڤە بوون بڕیاری دەرچووی ساڵی تەمان لە ساڵی 1932 هەڵوەشاندەوە کە لە ساڵ 1932 بڕیارێک لە تورکیا دەرچوو بۆی کەەوە بانگدان بە زمانی تورکیا واتە بە زمانی عەرەبی نەبوو قەدەغە کرابوو کە بانگ بە زمانی عەرەبە بدرێت بە عەرەبی بدرێت لە ساڵی 1932 لە ساڵی 1950 ئەو بڕیارەی دەرکرد و بۆ یەکەم جارێشتە لە تورکیاوە بانگ بە عەرەبی درا لە ساڵی 1950 تاوەکو ئێستا بەردەوام بەڵام لە ساڵی 1932 تاوەکو 50 بۆ ماوەی 18 ساڵ قەدەغە بوو بانگ بە زمانی عەرەبی بدرێت لە تورکیا هەروە حکوومەت بڕیاریکردنەوەی کۆلێژی زانستی ئیلاهیات میتۆلۆجیەکان لە ساڵی 1950 لە زانکۆی ئەنکەرەدا کە پێشتر باسمان کرد لە ساڵی 1940 ئەو پێشنیازەدرا بۆ حکوومەت لە ساڵی 1952 حکوومەت ڕێگەیدا بخوێنی بابەتی ئاینەک بەتەنها لە خوێندنگە سەرەتایەکان بەڵکو لە پەیمانگەی مامۆستایانی گونجەکانیشدا لەم بوارەدا توێژینەوە زۆر دەرکەوت کە ڕەخنیان لە سیاسەتی جیاکردنەوەی دین لە دەوڵەت گەر بەڕقبوونەوە لە علمانی تەشەنەی سند و وەزەختیان لەوە دەکردەوە کە دانیشتوانی تورکیا سیستەمی ڕۆژاوایان بۆ ژیان ڕەت کردوێتەوە و ئەم توێژینەوانە گەشتە بەرئەنجامێکی وە کە ئەلمانی لە تورکیا کە ئەلمانی تورکیا گەیاندوتە قەیرانێکی ئەخلاقی پەربوونێکی ترسناکی خەڵقاندووە لە گەشتنەوەیان بە ڕۆشنبیری ئیسلامیدا و ڕۆژنامەکانی ئەو کاتەی تورکیا با بڵێن مەیدانێکی گرنگ بوون بۆ هێرشکردنە سەر ئەلمانی و داوای گەڕانەوەی پیتەکانی قورئانی پیرۆزیان ئەلفوبێ عەرەبیان دەکرد هەوکات لەگەڵ ئەم شاڵاوە چاپێکی زۆری قورئانی پیرۆز و تەفسیر و کتێبی ئاینی دەرکەوتن لە ساڵی 1950 و خەڵک بە گەرمو گوڕیەوە زۆرەوە طبعاً لە بەس لە قورئانی پیرۆز نزیکەی 9 میلیۆن کۆپیان لە قورئانی پیرۆز وەرگرتە لە قاهیرە چاپ کرابوو و زۆرێک لە ئەندامانی ئەنجومەنی نیشتیمانی گەورەی تورکیا و کاتی کە پێیانە بۆ پەرلەمان ڕایانگەیاند کە نەتەوەی تورکی بەرپرسیار نییە لە کردەوەکانی ئەتاتورک بۆ تەحمولی بەرپرسیارەتی دابڕینی ئەو هێڵی پەیوەندی و بنەماکانی ئەخلاقی جڤاچی تورکی مسلمانان ناکاتن بڵێن ئەتاتورک و بەشێکی زۆر لە ئەندامان داوای گەڕانەوەی مادەی دوی دەستوریان دەکرد کە تێیدا هاتبوو کە لە ساڵ 1920 نووسرابەوە کە مستەفا کەمال لای بردبوو کە ئاینی فەرمی کە ئاینی ئیسلام ئاینی فەرمیە لە وڵاتدا
و هەرچی ڕێباز و سۆفیگەری ڕێبازەکانی سۆفیگەری خانەخایەکان تەرچەکانەوانەی کە هەمان هەموو گەڕانە بۆ ممارسەکردنی چالاکیەکان و ئەوانە هێرشان دەکردە سەر ئەلمانێتی ئەتاتورک و پارتی گەلی کۆماری هەروە هێرشان دەکردە سەر پەیکەرەکانی ئەتاتورک لە زۆرێک لە شارەکاندا و کۆبوونەوەیان دەکرد لە دژی بیر و بۆچوونەکانی بەتایبەت شەوکو باسمان کرد هەوادارانی تیجانیەکان لە ساڵانی 1950 لە شاری ئەسکی شەهر پەیکەری ئەتاتورکیان تێکشکان و تۆمەتباریان کرد بە کافری و بێباوەڕی و بەڵام حکوومەت ئەنجامدەرانی ئەو کارەی تەسلیمی بە دادگاکردن بە پێی یاسای 5816 ئەتاتورک بەردامەزێنەری کۆماری تووچە دادنێت و هەر تانە لێدان و بێڕێزیەک بەرامبەری قەدەغە کراوە و بەپێی ئەم یاسایە فەرمانی زیندانی درا بەسەر سەرکردەی تیجانیەکان کەمال بێلاڤ ئۆغڵۆ لە تورکیادا و دوای کودەتای مایسی ساڵ 1960 وێڕای دووپاتکردنەوەی سەرکردایەتی نوێی تورکیا لە دووسۆزیان بۆ پرانسیپەکانی ئەتاتورک کە لە دەستوری ساڵ 1961 کە نووسرایە و جاش بەدەرکرد بەڵام پیاوانی ئاینی بەردەوام بوون لە ممارەسەکردنی ڕۆڵی دیار و بەرچاویان لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی لە تورکیا و لە ماوەی هەڵبژاردنەکانی ساڵ 1961 هەتا 1965 پیاوانی ئاینی و کۆمەڵی ئاینیەکان چوونە پاڵ حزبی دادەوە کە پێیانەگۆ حزبی عەدالە لە دژی پارتی گەلی کۆماری تورکیا لە ناوەڕاستی شێستەکاندا ڕوبەڕووبوونەوەیشتر بەرپابوو لە کۆبوونەوەی بزافە دژکاریەکان کە دژ بە بیر و بۆچوونەکانی ئەتاتورک بوون و ئەو بزافانە خۆیان لە هێرشکردن سەر پەیکەرەکانی ئەتاتورک و داوای گەڕانەوەی شریعەتی ئیسلام دادەبینیەوە خۆ پیشاندانەکان لە شارەکانی ئیزمیر ئەنتاڵیا مەڵاتیا تۆکات ئۆرفە ئەدەنە شارەکانی تر ساز دەکرا و ئەم ماوەی بە چالاکی کە بەتایبەتی بە چالاکی نورچەکان لە تورکیا دادەنراوە لە هەنگرانی سعید نورسی کە خۆیان وەکو ڕزگارکەرێکی ئیسلام لە تورکیا ئەعلانەکرد لە ساڵی 1952 ممارەسەی چالاکی بەرفراوانیان ئەوان دەستیان پێکردبووە و لەو کاتچە ئەوانە داوای گەڕانەوەی خلافەت و دامەزانی دەوڵەتیانە کە لەسەر بنەمای شریعەتی ئیسلامدا بیرو بۆچوونەکان و حتا هزرەکانیان وانە بە شوێکی بڵاویانە کردەوە تایبەتیش لە ناو خوێنکاران هەر لە قۆناغەکانی ئامادەی و زانکۆکاندا بەڵام دوای مردنی سعیدی نورسی بابرنەوە کۆمەڵە لەلایەن کەسێکەوە سەرکردایەتێکرا لە شاری کۆنیا لە کە بەناوی عەلی عوسمانەوە بوو و لایەنگرانی نورسی ژمارێکی زۆری قوتابخانەی نورسیان لە تورکیا دامەزان بۆ بڵاوکردنەوەی بیرۆ بۆچوونەکانیان لە ناو خەڵکدا طبعا شایانی بیرهێنانەوەیە لە هەکبەی پەنجاکان لە ساڵی لە ماوەی دەی پەنجاکان و شەستەکاندا هەڵکشانێکی زۆری بەخۆوە دیت لە ژمارەی خوێندنگا و پەیمانگە ئاینەکان کە لە تورکیا کرانەوە و مەسەرەڕای ئەوەی کەەوە خوێندنگەی کە زۆر کرانە بۆ ئامادەکردنی پێشنوێژ و وتار خوێن و دواتر پەیمانگەی باڵای ئیسلامی لە ئیستانبول لە ساڵی 1950 کراوە و ژمارەی خوێندنگای پێشنوێژ و وتارخوێنەکان لە تورکیا لە ناوەڕاستی هەفتاکاندا گەیشتە نزیکەی 69 خوێندنگە ئەمە وێڕای چوار پەیمانگەی ئیسلامی و کۆلێژی ئیلاهیات لە زانکۆی ئەنقەرە و خولی زۆر بۆ فێربوونی قورئان لە نێوان خەڵکی لە هەموو لایەکی وڵاتی تورکیادا ساز کرا ئەوترێت کە لە ساڵی 1967دا بەتەنها 1176 خول کراوەتەوە لە 63 ویلایەتدا کە زیاتر لە 54,000 کەس تێدا خوێندویان ئەمە وێڕای ئەو خولانی کە حکوومەت پیان هەڵساوە و خول هەبووە لە گوند و لە هەدیەکاندا کە پیاوانی ئاینی بە خۆڕایی بۆ خەڵکیان ساز کردووە لە ساڵی 1968 زیاتر لە 250 ئەڵقەی دیراسی لەگەڵ 99,000 گوێگر هەبووە و حکوومەت پارەش تەرخان کردبوو بۆ ئەو کاروباری ئاینی و لەو نێوەشدا بڕی تەرخانکرا بۆ ئیداری کاروباری ئاینی لە ساڵی 1960 نزیکەی 39 میلیۆن لیرە بووە لە تورکیا جوڵانەوەی بیناکردنی مزگەوت و هەروەها دروستکردنی مزگەوتەکان لەسەر خەرجی دەوڵەت لەو کاتەوە دەستی پێ کردووە هەروەها مزگەوتی نوێ دروستکراوە ژمارەی مزگەوتە تازە دروستکراوەکان لە تورکیا بەتایبەتیش لە ماوەی حکومی پارتی دیموکرات لە ساڵی 1950 تاکو ساڵی 1960 گەیشتۆتە 8,000 مزگەوت لە زۆرێک لە ویلایەتەکانی ئەو کاتی تورکیا کۆمەڵەی بیناکردنی مزگەوتەکان دامەزرا بوو و لە ئەنقەرە مزگەوتێکی گەورەیان لەگەڵ 4 کلێسەدا گەورەدا ئەو کاتی دروستیان کردبوو لەبەرەوەی کە بەشێکی زۆر با بڵێن مەسیحیەکان لە منطقەی ڕۆژئاوای تورکیا و هەروەها لە ئەستەمبۆل و لە ئەنقەرە
مابوونەوە لە سەرەتا هەفتەیەکان زۆر هەوڵدرا کە سنوورێک بۆ با بڵێن بۆ چالاکی ئاینی لە وڵاتی تورکیادان بەڵام ناتوانین شتێکی وەها بەدەست بێن کە لێرەدا با بڵێن ئێمە باسی بکەین. ئەمە با بڵێن بە کورتی بەشێک بوو لە وانەمان کە لە سەرهەڵدانەوەی ڕێبازەکانی سۆفیگەری لە تورکیا و بارودۆخی ئاین وەکو ئەو تاریکی ئێستا با بڵێن ئەو بابەتی ئێستا پێشکەشمان کرد لەسەر سەرهەڵدانەوەی ڕێبازەکانی سۆفیگەری و مێژویان و پێشکەوتنیان و هەندێک جارداخستنیان و پوکاندنەوەیان و دواتر دەرکەوتنەوەیان و ڕۆڵیان لە دواچی تورکیدا.